بۆ چوونت لەبارەی سربەخۆی فرۆشتنی نەوت زۆر جار لە میدیاکانی هەند بەشێک لە میدیا حیزبەکانی کوردستان ئەو مەسەلەی گەورە دەکرێت کە وەکو بناغی سربەخۆی کوردستان و ئەوانە سیر دەکرێت. وڵا برا من دەسەڵاتداری کوردستان بم بە دڵۆپە بە قەترە نایدەم بە عەرەب و تورک و فارس پێیانە فرۆشم، بەڵام هەموو قەترەی مقابلی دەرمان هەموو قەترەی مقابلی کۆمپیوتەرێ پێیانە فرۆشم. ئێستا پێت چۆنە ئەو سیستمی کە ئەوان سیستم هەردووچیان شەریکە دزن برا هەر ئەم عالەمە ئێستا بەس ڕووی کردوتە پارتی. ئەی هەمووتان نازانن لە سەعات 12 شەوە لە دەربەنی خان چتان کەرەگەڕوە، نازان ئەم سەرۆت و سامانە بۆ چ خانمێک دێتەوە، نازان بۆ چ دیکتاتۆرێکی چەکدار دێتەوە سمێڵ بابڕێکی ترکە دیموکراسیمان پێفرۆشێ. برا خۆ هەر پارتی نییە، بەس خەڵک ئێستا لە زۆنی سەوزە هاوارێن لێستاوە بۆ جانی پارتی، چونکە ئێران ئەوێ ئێران زۆر دەمێکە ئەوێ شەڕێ بە پارتی بفرۆشێ بۆی هیلالە شیعەکەی خۆی دروستکە، پارتیش لەو بینە بربەستێکی گەورەیە وەستاوە. ئەوەیە مەوزوع. پارتی زیاتر لە خەتی سوننایە مەبەستە. پارتی استراتیژیان مەجبورە، چونکە تورکیایە، سعودیە، مەغریبە، سوودانە، ئەم خەتانەی تر کە بڵێن سونیە گشتیەکەن بەرامبەر بەو تەشەیوع ڕەندانەی کە هاتۆتە پێشەوە دوایەوەی اتفاقی لەگەڵ ئەمریکا کرد. ئێستا هەرەڵەی زەمانی قاجاری و سەفەویە، ئێستا هەر ئیسماعیل خانی سەفەوی هاتووە، ئیسماعیل شا هاتۆتەوە پێشەوە و نادر شاژەیەوە بەسەر ئەردەڵانە ئیمارەتی ئەردەڵان جا هەندێکیان بوون بە شیعە لە قیاداتیەوە، ئێستا ئەڵێن بۆ بە شیعە معنای وایە زۆنی سەوز ئەبێ بە ئیمارەتی ئەردەڵان و نادر شا دێنێتەوە بۆ مووسڵ. شەڕەکە ئەمەی